باز لە زیانەکان و کاریگەریەکانی مادە پلاستیکیەکان و کەرەستەکان و ئەو قاچاقانی کە ڕۆژانە بەکاری ئێنین زیانەکانیان و کاریگەریان لەسەر تەندروستی مرۆڤ بە شێوازێکی گشتی چیە ڕەنگە زۆربەی زۆری ئەو کەرەستە و کەلوپەلانی کە لە دەوروبەری ئێمە بەجی ئەکرێ پلاستیک بن ئایا ئەم کەرەستە پلاستیکانە کە ئێمە بە درێژاوی ڕۆژ و بە درێژای ژیانمان بەکاریان ئێنی چ کاریگەریەک لەسەر تەندروستی ئێمە دروستەکە لە نێویانە ڕەنگە ئەم هەر لە دەبەی ئاو خواردنەکانمانەوە کە ڕۆژانە ئاوێکی زۆرە خۆین لە قاپەکانی نێو ماڵمانەوە ڕەنگە زۆربەی بابەتەکان بوونی پلاستیکی تێدا بەدی بکرێ ئایا ئەو خواردنانی کە لە نێو قاپی پلاستیک یاخود خواردنەوەکانی کە لە نێو ئەو پەرداخە پلاستیکانە یاخود ئەو بوتڵە پلاستیکانی کە هەیە ئەی خۆینەوە چ کاریگەریە بە تەندروستیمان ئەگەیەنە هیچ چارەسەرێک هەیە کە ئێمە ئەگەر زیانەکەشی کەم بکاتەوە بگرینە بەر لە نێو ماڵەکانی خۆمانە بۆ ئەوەی کا کەمترین زیانمان پێ بگا گفتوگۆی چڕپەر لەسەر تەواوی ئەم بابەتاناکەین بە میوانداری بەڕێز دکتۆر عەبدوڵڵا شەریف کە بەڕێزیان سپۆری هەناوین و ئێستا لەگەڵمان ئامادەیە دکتۆر گیان سڵاو لێ بێتەوەم کاتت سڵاو لە خۆتان دکتۆر با دەستپێک لە پێناسەیەک یاخود باسکردنێکی کەرەستەی پلاستیکیەوە دەست پێ بکەین و دواتریژە چینە سەر بابەتەکە بەڵێ تەمان پلاستیک وشەیەکی یۆنانیە یعنی شێوە گۆڕ یا مەسەلەن چ شێوەیەکی دەوەیە قاڵب بۆ مانایە ئەم پلاستیکات ئەمان لە سەدەی 19دەیە پیشەسازی پێشکەوت بە تابەتی لە وڵاتانی ئەوروپیا ئەویست شتێک وابێ مەسەلەن لە هەموو شوێنێک هەبێ مەسەلەن تۆ ئێستا قوڕ هەیە قوڕەتوانی هەموو شتێکی لێ دروستکەی بەڵام قوڕ بۆ هەموو شتێک نابێ زانایەک لە پێشە لە سلیلۆز مادەیەکی دروست کرد پیانە سلیلۆید ئەم مادەیە زۆر سەرکەوتنی بەسەر نێنە ناچار وردە گەیشتنە ساڵی 1970 زانایکی ئەمریکی کارگیریکی هەبوو دوو مادەی تێکەڵ کرد شتێک دروست کرد زۆر بە قووەت بوو لەمە وشەی پلاستیک پیا بوو یعنی ئەو شێوەی ئەتەوێ وەریگرێت تەمەن ئێستا ئەتوانی زمانی مرۆڤ دابش کە مەسەڵی زمانی سەهۆڵبەندان چاخی بەردین بەڵام ئێستا توانی بڵێ چاخی پلاستیک و پلاستیک لە هەموو شتێکی ڕۆژانەمانە هەیە وەکو جەنابیشت فەرموو مەسەلەن تۆ بوتڵی ئاوە زەیتە کۆزمۆتیکە سپرەیە باغەیە نایلۆنە زۆر زۆرەگرێتەوانێ کاتە ئەم هەموو بابەتانی کە لە ژیانی ڕۆژانەی ئێمە هەیە باباز لە کاریگەریەکانیان بکەین لەسەر تەندروستیمان بە شێوازەکە هەر لە کەرەستە زۆر سەرەتاییەکانەوە تاوەکو ئەچێتە کەرەستە زۆر گرنگەکانی کە لە ژیانی ئێمە هەیە بوونی لە پلاستیک دروست کراوە ئەمە چ کاریگەریەک لەسەر تەندروستی بەڵێتەمان بەس بە پلاستیک و بازارە دابەشیان کەین لە ئاستی جیانە دابش کراوە بە حەوت جۆر ئەم حەوت جۆرە ئەتوانێت مەسەن لە ڕووی قەبارەوە باسکەن هەیە قەبارەی زۆر بچووکە ئەگەر لە 2 بۆ 5 میلیمەتر بچووکتر بێ ئەمە کاریگەری زۆرە ئەچێتە هەموو شوێنێکەوانەیە قەبارەیەش کە هەیە پێڵێن میزۆ نەک مایکرۆ میزۆ لە 5 بۆ 25 میلیمەتر بۆ 20 میلیمەترە ئەمانە کاریگەریان کەمترە لەوەش گەورەتر لە 20 پێڵێن ماکرۆ بەڵام ئێمە مەترسەکەمان چییە ئەوانەیە کە زۆر بچووکن ئەوانەیە کە زۆر بچووکە لە هەموو شوێنەکەیە مثل ئێستا تۆ قوڵترین شوێن لەسەر زەوی کەندڕی ماریانایە لە کەندڕی ماریانایە سەیریان کردووە گیانەوەری زۆر وردی تایە ئەم گیانەوەرە لەناو لەشیانە ئەم مایکرۆیانتیایە مەسەڵەن بەرزترین شوێن شاخی هیمالایە لەسەر شاخی هیمالایە سەیریان کردووە پلاستیکەیە ئەم پلاستیکە توانێت بچێتە خواردنەوە مەسەڵەن ماسی شتی بەحری ڕۆبیان ئەچێ بچێتە ئاوانێ مەسە ئاوی بەلوعە بکەرەوە لە سا هەشتای ئاوی بەلوعی هەموو جیهان ئەم مادەیتایە ئەو هەوایی کە هەڵیەم ژیتایەتی مەسەن تۆ ڕۆژێکی ڕەشەباوەرە سەری سلێمانیکە بزانە چی عەلاگە و نایلۆن بە ئاسمانەوەیە کەوا بوو چ لە وشکانی چ لە دەریا چ لە هەوا تووشی ئەم پلاستیکابی زۆر باشە کەواتە ئێستا لە هەموو جیهانیشە کار لەسەر ئەوە کرێکە ئەم مادە زیان بەخشە کەم بکرێتەوە کەمکردنەوەکەشی بۆی کە کۆمەڵە ڕێگە چارەکردن بەردەم ڕێگە چارەکانیش مادەی پلاستیکی ڕیسایکلین بکرێتەوە ئەم مادەیە کە کۆکرێتەوە ئەی دوجار بۆ چۆ ئەچێ ئەمە پرسیارەکەیە هەندێک کات پرسیاریەوە کرێ ئەگەر ڕیسایکلین نەکرێتەوە چۆن ئێمە بتوانین ئەم مادانە تێکەڵی ژینگە و زەویەکەمان نەکەین و ئایا کەمکردنەوەی لە خێزانێکەوە دەست پێ بکات لە تاچێکەوە دەست پێ بکات تاگاتە ناو کۆمەڵگا ئەم گرفتە چارەسەرەکات بەپێی دانیشتوانەکانیش ئەم گرفتە زیادی و کەمی هەیە کەواتە دکتۆر چۆن لەم نێوەندەیە ئێمە هەوڵ بین ئەم مادە پلاستیکیانە کە کەواتە لەگەڵ تامەکەی ئێمە بوونی هەبێ چۆن بتوانین ئێمە خۆمانی لێ بە دوور بکەین
بەنسبەت ڕیسایکلینەوانەیە مثلن ئەگەر ساڵانە 450 تۆن نایلۆن یا پلاستیکێتە جیانەوە تەنها لە سان نوێ ڕیسایکل دەکرێت لە باشترین وڵاتە با بڵێن ئەمریکاوی لە سادە تێناپەڕێ کابوو لە سانەوە دەرەچێ وەکو تۆڵی لە ئاسی خێزان و تاکە دەست پێ بکەین مەسەلا من وەکو تاچێک ئێستا مەسە ئەمە بۆ ئاو خواردنەوە ئەمە زۆر باشە بەکارێنم ئەمە مادەی پلاستیکی تیان یا چینی یا خەزەفە مەسەلان ئەمە سێکە ئەمانە لێرە ئەم گوڵانە پلاستیکە کەم بەکاری بێنم زیاتر بتوانم سروش بلوانێ لەبەر چەند هۆیەک لە ستۆدیۆکی ئێوە نەبێ و لە دەرەوە هەیە ئەوەی زانین بەڵام ماڵانی کە کەم بەکاری بێنە مەسەلەن لە ئاسی خواردنەوە هەوڵ بین ئاو بیکەینە شوشەوانێ مەسەلەن زەید بیکەینە شوشەوانێ دیقەت بە مادەی کوحول لەسەر ئاستی جیانە ناکرێتە پلاستیکەوە کەچی مەسەلەن دەبەی زەید وانە چکە هەرزانترە لە هەموو شوێنەکەی ئەکرێتە ناوە مەسەلەن وەکو تاکە کەس تۆسا بنێژ دەجووی بنێژ مادەی پلاستیکی تایە ئەبێ بزانی بۆچی مەسەلەن بنێژ زۆر جووی وتمان بڵەکان بەکاربێنی یا مەسە ئەگەر هەری خەیتە فرێزەرەوانە یا شتێکەوانێ بۆ ماوەی چکەم بەکاربێنە و زوو فرێبە چ شتێک زۆر زیان هەیە ئەوەی سنگڵە وەکو تاک مەسەلەن تۆچی بۆ سەیران چ پێویست دەکا سفرەیەکی چەند مەتری لەگەڵ خۆت بیت و ئەم هەموو کەسە با بڵێن لە کوردستانە 6 ملیۆن کەسمان هەیە ڕۆژانە با بڵێن لە ڕۆژەکە نەورۆزە ملیۆنێک کەس دەرچوو بزانە چەند سفرە بەکارێنێ دوای ئەم سفرە فڕێی ئەچێتە هەموو شوێنەکەوانێ ئەتوانی پەڕۆ بەکاربێنی مەسەلەن وەزارەتی تەندروستی خۆمان لە 2019 بڕیارێکی دەرکرد کە سەموخانەکان و نانەواکان چیسی نایلۆن بەکارنێن زەرف بەکاربێنین ئێمە گەرۆکو ئاسەتاک کەسیش بێ زەرف بەکاربێنی باشترە بەڵێ دکتۆر کاتە وەک ئاماژت پێکرد لە خێزانەکانە پلاستیک بەکار ئەهێنرێت خێزانەکان ڕەنگە بە شێوازێکی دروست نەزانن زیانەکانی چییە کاریگەریەکانی چییە ڕەنگە وەک ئاماژت پێکرد هەر لە قاپەکانی کە بوتڵەکانی کە ئەکرێتە فرێزەرەکەەوە ئەی بەستێت و دووبارە بەکاری ئێنەوە دوجار ڕەنگە هەنێجاریش ینی ئەم بابەتانە هەر بە قاپێکی پلاستیکەوە خواردنەکە بکرێتە نێو سەلاجەکە و دواتر دەربهێنێ و گەرم بکرێتەوە ئەمە چ کاریگەرێک لەسەر تەندروستی مرۆڤدا ئەنێ زیانەکان چییە کە بەرمان ئەکەوێت بۆ ئەوەی کە هەر کەسێک لە ئێمە شارەزایی تەوامان لەسەر ئەم زیانانە هەبوو ئیتر ئەم مادەیە بەکارنێنی لە لایمانەوە با ئێمە مەسەلەن چیرۆشی بەسەرهاتی بوتڵێکی ئاو بەسەرکەی بەس ئەم بوتڵە ئاوە کە تۆ هەتا ئەم بوتڵە ئاوە دوای ئەوەی کە تۆ بەکارگێنی دەبەن ئەگەر شوێنەکە گونجاو بێ پلەی گەرمی گونجاو بێ لەوانەیە زیانی کەمتر بێ بەڵام مەسەن ئەگەر گەرمایشی زۆر هەیە ئەم بوتڵە ئاوە لە دەرەوەی لێراوە مەسەلەن ئەم بوتڵە ئاوە فرێراوە بارانی بەرەکەوێ ڕەشەبای بەرەکەوێ ئایا ئەمە کاریگەری چێت ئەمە کاریگەری لەسەرە وتمان با بوتڵێکی ئاوەڕی مەسەن پاشەوەی کە من بوتڵەکە فرێم چی لێ با بڵێن لە سلێمانیە لەوانەیە ببرێ بچێ بۆ تانجەرۆ لە تانجەرۆ ئەنێژرێ ئایا چەند ساڵەمێنێتەوە هەیەڵە 450 هەیەڵە 500 هەیەڵە زیاتر چکە جارێ تەمەنی ئەم پلاستیکە تقریبان 120 ساڵە هێشتا نازانین کاریگەریەکانی بەتەواویتە بوتڵی دووەمیان با بڵێن ئەم بوتڵی دووەمیان من لە شێڵگەیەکە فرێم ماوە لەو شێڵگای ئەمێنێتەوە با بڵێن بوتڵی سێمیان لە ئاوی دوکانە فرێممە لەگەڵ ئاوی دوکانە ڕۆی بۆ دیزلە لێەوە چوو بۆ شەڵتل عەرەب چوو بۆ ئۆقیانوس ئەمێنێتەوە لە ناو ئاوەکەیە با بڵێن بوتڵی چوارەمیان چی لەیە بوتڵی چوارەمیان لەوانەیە ڕیسایکلینکە یا دەدەت کرێ تاوان ئەمە لە دایکە بێتەوە ئەمەیان باشترە هەچوونێک بێ لە سانەوەی ئەم مادانە ئەسنە سروشتەوانێ ئیتر مەسەلەن بە شێوەی زۆر بچووک بێ با بڵێن لە شێوەی نانۆمەترا بێ ئەچێتە ناو دەریاوە ماسی بێ حوت بێ ئەم شتانەی خوا ئەچێتە ناو مادەی کشتتوکاوە مەسەن ئێمە با بڵێن مێرگەپان و باخەکان و شتەکانمان کە پڕ لە سۆندا ئەم سۆدانە لەبەرەوە هەتاوە ئەمێنێتەوانێ ئایا بۆ چەند ئەمێنێتەوە مەسەلەن شتێککە دیلیڤەریە ئێمە کە دیلیڤەریەکەین با بڵێن خواردنمان بۆیە لە چیا بۆمانە لە پلاستیکا بۆمانە ئایا ئەم پلاستیکە لەگەڵ ئەو مادە گەرمایە کار لێ ناکا بەڵێ کار لێگەکە مادە دوشکەشی لە مادەنی کە دروستەکە دایۆکسینە کەن دایۆکسین بۆ تەندروستی مرۆڤ خراپە زۆر باشە ئێستا پێم وا بە سەرکۆ یەکێک لە بوتڵەکانی ئامادە پرسیارێ بکەم ئەژین ینی بۆی دکتۆریش ئەمە ئێمە ڕۆژانە بەبێ قەبارەکانی ئەم دەبە ئاوانە هەر تاچێکمان چەند دەبەیەک بەکارەهێنین و جۆش بۆ ناین کە چی زیانی چیە لە ژینگەیە واشمان لاتۆ دکتۆر بەداخۆی سە قاپەکەشمان و کۆسکەکەشمان و پەرداخەکەشمان و سفرەکەشمان هەمووی بووە بە پلاستیک
یعنی وامان لێ هاتووە ئەوسا لە ماڵێکا کە نانەخورا سفرێ داخرا دوایی ئەسراوە شۆرا و هەڵەخرا و دوای هەر ئەومان بەکارێنە فڕێ نادرایشینکە ئێمە مناڵ بووینیان نردین بۆ مەکتەب تەرمۆزەی خۆمانە بوو ئاویان بۆ تێکردین و کە لە مەکتەبە هاتینەوە تەرمۆزەکەمانایەوە بە دایکمان بەڵام ئێستا 15 دەبێت ئاوە بڕۆ مەکتەبەکان بگەڕێ بەداخەوە پڕ بۆ لەم دەبانە کەواتە ئێمە هەموو شتەکان لەبەر خاتری خۆمان کە تۆزێ ماندوو نەبین پلاستیکمان کردو بە هاوکاری ژیانی خۆمان ئەم زیانیانە کە لە دەبێشی ئاوە دەست پێ بکە ئەگەر ئاوە بەردەوام بین چ کاریگەریکە بێ لەسەر ژینگەکەمان بەڵێ تەمان ئەو دەبەیە جۆری یەکەمی پلاستیکە پێڵێن PET پۆلی ئیثیلین تیترامالیتە لە یەک دقەیە 1 ملیۆن لەو بوتڵانە بەکارهێنرێ لایەن مرۆڤەوە جا حساویکە ئەکاتێ چی ئەکاتە تریلیۆن لەمانە تەمان ئەمانە کە وتمان بەسەرهاتی 4 بوتڵمان باس کرد بۆ کوێ چێتەوانەیە کاریگەری لەسەر هەموو شتێک هەیە مەسەلەن لەسەر کۆ ئەندامی هەرس کاریگەری هەیە لەسەر غودەی دەرەقی دقەتیان ناوە غودەی دەرەقی تووشی تەمەڵیە بێ هایپۆ بێ مەسەلەن لەسەر گیانەوەر با بڵێن گیانەوەرێکی بچووک لە دەریایە ئەم مادەیە خوا ماسێکی بچووکە تەمام ماسێکی گەورەتر ئەوەی خوا تونا ئەوەی خوا ئێمە یین گۆشتی توناکە ئاخۆین تەمام گۆشتی توناکە مادەی تایەنە ئەم مادەیتە مەسە ئاوی خواردنەوە لە هەر شوێنێک بێ یعنی ئاوی بەلوعا وتمان لە ساانەوە چەندەها سەمپڵ وەرگیراوە لە ئەمریکای لاتین ئەمریکای باشوور ئاسیا سێریان کردووە خواردنەوەیتە ئەمیش کاریگەریەکە تەمان کاریگەری لەسەر مناڵەکە کێشی مناڵەکە لەسەر عقلی مناڵەکە وتەمان توێژینەوە زۆرە لەسەر ئەوانە وەیەکێکشە لە مادەکانی شێرپەنجە کە ئاستی شێرپەنجە بەرزەکاتەوە لەو ناوچانەی کە پلاستیک زۆر بەکارێنێ لەبیرە نەچێ مەسەن کۆزمۆتیک زۆر بەکاریە بۆ دەموچاو بۆ پێست کاریگەری چییە کاریگەری زۆرە زۆر باشە کاریگەریەکانی زوو دەرئەکەوێت دکتۆر لەسەر جەستە یعنی ئەکرێ بۆ نمونە ئەگەر باسی ئەم بابەتانە بۆ دەوروبەرەکەت بکەی ینی هێندە ترسی لێ بنیشێ بڵێ ئەم مادە پلاستیکی کە بەکارێن وەکسەر کاریگەری دەرەکەوێت ئەتوانین پێ بڵێن کیوملەتیفە یعنی کۆکەرەوەیە مەسەن تۆ بۆ ئەوەی تووشی شەر منمونەیەک شێرپەنجەوەرەگەی مەسەن جگەرە کێشان و سیەکان بۆی تووشی ئەبێت تاڵان دەیان ساڵ 20 ساڵ بیکێشی ئەو ساکە لە ڕێژەیەکی کەمە با بڵێن 100 کەس گەرە زۆر بە خستێ کێشە 90یان تووشە بێ ئەمیش ڕێژەیەکی کەم توش نابێت کە ئەڵی کاریگەری خراپیشی لەسەر مناڵ دروستەکە کاریگەریەک لەسەر مناڵ دروستەکە ئەگەر هەر لە مناڵیەوە تۆ مادەکانی بۆی بەکارێنی پلاستیک مەسەن تۆ ئێستا مناڵێکە لە دایکە بێ شیر قوتووی تێ شیرەکە چییە مەمەکەی پلاستیکە بوتڵەکە پلاستیکە هەموو شتەکانی پلاستیکە جلەکەی بەعزێکی پلاستیکە یعنی ئەم پلاستیکە لە ژیانی ڕۆژانە یاریەکەی مەسەنەن لیگۆ یاریەکە پلاستیکە کاریگەری لەسەریە بێیاننا بەڵێ ئاستی IQ زیرەکی کەمەکاتەوانێ وتمان مەسەلەی غودە کەمەکاتەوانەیە مەسەلا ئەو دایکانی کە بەکارێنێ کێشی مناڵەکانیان کەمترە لەبەرەوە زیانەکانی زۆر هەتا بۆ فشاری خوێن مەسەن فشاری خوێنێکی گەڵانی کەم پەیوەندی بە مادەی پلاستیکەوە هەیە زۆر باشە دکتۆر بۆی ئێمە و بینەرەکانیش تۆزێک لامان ڕوونتر بیاگەر بۆ ماشیکەیت و باسی ئاو کرد ئەو ئەوەی ئێمە ڕۆژانە ئەیخۆینەوە چۆن مادەی پلاستیک تێکەڵێ بێ توێتەوە یاخود چۆن ئافرین بەڵێ زای چۆنە وتمان پلاستیک بە پێ قەبارەکەیەتی بەڵێ ئەوانەی کە قەبارەی بچووکە با بڵێن ئەم بوتڵە ئاوە کە ئێمە فرێماننا بەڵێ ئەمێنێتەوە با بڵێن لە تانجەرۆیە باران لێیە تیشکی خۆر لێیە ڕەشەبا لێیە وردە و دەمادەکەی دیکەی شیە بێتەوە یاننا ئەچێتە کوێوە ئەچێتە ئاوی ژێرزەویوانێ مەسەلەن لە ئۆقیانوسەکانە بچووک هەیە جۆرێکمان هەیە جۆری شەشەمی پلاستیکە ئەم مادانە زۆر بریتڵ یعنی ناسکن زوو تێگەشتێ ئەبێ بەشتی بچوک پێڵێن مایکرۆبیتس ئەم ماکرۆبیتسانە کە چووە ناو ئۆقیانوسەکانەوە ماسی ئەیخوات لە ماسیەکەوەیە بۆ ئێمە لە ئاوە مەسەلەن وڵاتانێکی زۆر هەیە وەکو ئێمەنی ئاوی شیرین بەکارێنێ ئاوی دەریا بەکارێنێ و تەحلیل دەکاتەوە ئەم ئاوە دیسانە چێتە لەشما باشە با بڵێن من 20 ساڵ لەو ئاوم خواردەوانێ ئایا چەند پارتیکلیتیایە با بڵێن 200 پارتیکلتیا لە سیسی بە درێژبوونەوەی کات کارم تێکات زۆر باشە دکتۆر با بێنە سەر ئەوەی کە وردە چۆن هەر یەکێک لە خێزانەکانی خۆیەوە هەوڵ بدا کە ئەم کاریگەریانە کەم بکاتەوە بە نمونە ئەگەر کەرستەکانی ناو ماڵەکەی خۆمان لە کەرستەکانی خواردنەوە دەست پێ بکەین لە قاپ و قاچاقەکانی ناو ماڵەوە کە بەکاری ئێنین بۆ خواردن پێویستەکە بەدیلی پلاستیک چی بێ ینی ئەو مادەی کە باشترە لەوەی کە تاوەکو پلاستیک بەکاربێن پێویستەکە بیگۆڕن بچی مەسەلەن با لە ئاوی خواردنەوە دروستکە مەسەلەن ئێمە
شوشەمان هەیە ئاو بکەینە شوشەوە ئەمە نمونەیەک لە شوشەیە هەڵیگرین بە پێی توانە تەبعاان ئەگەر هەر پلاستیک بەکارین یەک گەر بەکاری بێنی بۆ جاری دووەم بەکاری نینەوە یان ئەم پلاستیکە هەر ئاوی تێەکەینەوەوانە ئەمە خراپە مەسەڵەن زەیتمان هەیە ئەم زەیتە بکەینە شوشەوانە دقت بۆ زەیتون زوربەی شوشەیە بەڵام بۆ گوڵە بە ڕۆژە و کەتان و ئانەوانە باش ئەگەر ئێمە کڕیمان بکەینە شوشەوە خۆمان لە ماڵەوانێ شتەکان لە شوشەیە هەڵگرین مەسەلا من چەرەسێکم لە ئەلاگەی نایلۆنە هێنەوە بێن بیکەمە شوشەوانێ مەسەڵەن ئاسکرێم من ئاسکرێمە خۆم ئەم ئاسکرێمە مەرجە لە قاپا بێ ناتوانی لە چیا بێ لە پسکیتەکانە بێت مەسەڵەن بنێژ بۆ ئەوەنە بنێژ بجووم خۆزانی بنێژ مادەیەکی پلاستیکە مەسەڵەن سفرا وتمان ئەتوانی پەڕۆ بەکاربیێنی مەسەڵەن من ئەچم نانەکڕم یان سەموو نەکڕم زەرف هەبێ بیکەمە زەرفەوانێ ڕەنگە لە سەردەمی کۆنی دکتۆر بابەتەکان زیاتر تەندروست بوو بێ زیاتر شتەکان لەگەڵ دروست کراوە بۆ ئەو زەرفە نایلۆنانی کە باسێکە هەرێکێک لە ئێمە کە بۆمان باسەکەن یاخود لە ئایلەکە سەبەتەیەکی خواردن هەبووە کە چۆن بازاڕیان کردو بابەتەکانیان کردوتەوە سەبەتەوە یعنی پوش و هەندێجار لە پەڕۆ ئەمانە کاریگەریان باشترە بۆ تەندروستی مرۆڤ هەتاوە پلاستیک تەوان تۆ زەمیلەیەکە هەبێت لە پوش بێ یا لە کاغەز بێ باشتریشە و مانەوەشی زیاترە و چەندجاریش دەتوانی بەکاری بێنی و زیانیشی کەمترە تورەکەی خامەکان کەبچی کۆمەڵی خواردنی وشکەی تیاڵەکە کاتی ئێمە لە هەفتاکانە ئاچین بۆ قوتابخانە لە سلێمانی جانتان نەبوو تورەکەمان هەبوو بە تورەکە کتێبمانە کردنەوە دیقەت بە فەقێ و مەلای کۆن تورەکەی هەبوو قورعانەکان لە تورەکە هەڵەگرتن بۆ بەراتی شەمە تورەکەیانەچین خۆرماوە باشتر مناڵ بۆ شەوی بەرات بۆچی علاگەیش پێ بێ دکتۆر ئێستا لە زۆربەی وڵاتە پێشکەوتەکان هەوڵیان ناوە ئەم کارە بکەنە کاری تاکە کەسی ئەرکەکە بکەنە سەر کاری تاکە کەسی لەوەی کە ڕۆژانە ئێمە بەردەوام پێویستمان بە خواردنە بەردەوام پێویستمان بۆیە کە ڕۆژانە بچینە مارکێتەکان لە بازار لە مۆڵەکان خواردن بەدەست بێنی بۆی ژەمەکانمانە بێت ئەم گواستنەوەی خواردنە مادەی پلاستیکی تایە هەوڵ دراوە لە بینی ئەوەی کە تۆ لە ڕێگەی مادەوە شتێکت دەسەکەوێ بتانی لە ڕێگەی ئەو شتۆ مادەت دەست بکەوێتەوە بۆ لەبەرەوەی کە تۆ چەند خواردنەوەیکی گاسی ئاوی غاز ئاوی خواردنەوە ئەهێنی تۆ ماڵەکەەوە کە بەکارێنا لەسەر دەبەکە نووسراوە ئەتوانی بیگەڕێنیتەوە بۆ هەمان مارکێت بڕێپارێک تێتێتێ ئەمەوە لە کەسەکەکە هەموو لایانی مادی هەموو لایانی ژیگە هەم ئەوەی کە کۆمەڵی کارمەند نەبێت کەم پیسی تۆپاکات ئێمە چۆن ئەتوانین ئەم ڕێگایە بگرینە بەردەست با هەر داوا نەکەین ئێمە هەمیشاڵین حکومە دەبێت کارێکی وا بکە و کارگەکانە بێ دوورکەونەوە لە شارەکان و ڕیسایکلی نەبێت دەست پێ بکە لە تاکە کەسی خۆمانەوە دەست پێ بکەین چۆن ئەڵی مریشی خۆی خۆڵ بەسەری خۆیانەکە بە شۆفلش بکەی بەسەر سوودینە وایە بۆ ئێمەش وایە ئێمە لە خۆمانەوە دەست پێ بکەین وەکو تۆڵی مەسەلەن ڕاستە ڕیسایکلین هەبێ بەڵام ئێمەش دەتوانین دەبەکان و شتەکان جیاکەینەوانێت خۆمان ڕیسایکلین سەڵی تایبەتەوانەیە مەسە وتمان کەمتر بەکاری بێنین وتمان زەرف بەکاربێنین ئەگەر مەسەلەن کارگە هەبێت لە دەتیکا باشترە ئیتر نمونونەکانی کە ماوت بۆ زەی چۆن هەڵیەگری نمونەیەشکە مەسەلەن تۆ ئاوی ماڵانە کە ڕای کێشی جارانە گەربیتان بێ بەلوعی ئاسن بوو ئێستا حیفی هەمووی بۆ بەلوعی پلاستیک تەنکی سەربان ئەی ناشت بوو چێ بە تەنکی سەربان ئیلا پلاستیک بێ لەبەرەوە لە خۆمانەوە دەست پێکەن ئەمە یەک دووەمین شانتەم ئەن ئێمە لە کۆمەلگای ئاژین تاک بە تەنیا ناتوانێت لە کۆمەلگای بژیت لەبەرەوە حتمیە بێ هاوکاری کۆمەلگا هەبێ ئاستی وشیاری خەڵک بەرزکەیتەوانەیە تاکەکان زیاتر ئەو نمونانی کە هێنامانەوە پێش ناکە زۆرجار بیڵێنەوانەیە دیسان بەکاری بێنەوانەیە تەمان توێژینەوەش زۆر گرنگە لە زانکۆکانە زانکان توێژینەوە بکەن بۆ ڕێگای تازە چۆن ڕێگای تازە بەکارێنین مثلەن تۆ لە هۆڵندا هاتوون ئەم مادەیانە کە فرێن یەن جادەی لێ دروست دەکەن دیقەتیانەوە ئەم جادەیە لە کۆنکرێت بە قووەتر و باشتر و سوود بەخشترا و ڕێگا هەیە 30 کیلۆمەتر لە هۆڵندا پاسکیل پیاڕوە تەنها بە مادەی پلاستیک دروست کراوە ڕاستە خۆ زۆر کاتی زۆر هەوڵە درێ سەرەتاش نمونەیەک تێنایەوە لە بریۆی فرینە ناوزەویەکەوە با بیکەین بە گوڵێکی جوان و شێوەیەکی جوانی هەبێت ینی ئەمە زۆر کاریگەری هەیە و لە هەمان کاتیشا ئەوەی کە گرنگە ئێمە کە لەو پاژماوانەی ڕۆژانە ئەمانمێنێ دکتۆر زۆر جاروا ئەەکەین نازانیم پاژماوەکانمان جیاکەینەوە هەمووی تێکەڵی یەکترەکەین کە تێکەڵ یەکترمان کرد لەوانەیە ئەمە قورستر بێ و ئەرکەکەی زیاتر بێ و کە تێکەڵیش بە ژینگا بێ
وڵی جیاکردنەوەی تۆزی ئەستەم زەحمەتە، بەڵام لە وڵاتەکانی کە بەپێی ڕەنگی سەتڵەکان تۆ توانی مادەکان بخەیتە شوێنی خۆی ئەمانش تا چەند کار ئاسانیەکە کە ئێمە بتوانین کەرەسەکان لە یەکتر جیاکەینەوە و ئەو زیانەشی کە هەمیشە باسەکرێت لە کەسانی پسپۆڕیەوە کە چەندی ساڵ لە ناو ژینگامێنێتەوە زیانێکی خراپی هەیە. زای چۆن ئێمە هەر شتی خراپ باز نەکەین باشتی باشش باس مثلەن نانۆ تەکنۆلۆژیا هەیە زانایە کتێبیشی هەیە باسی ئەوەکە ئەتوانین بەم سەدەیە بڵێن سەدەی پلاستیک بەڵام ئەڵێ لەوانەیە تەمەنی درێژی تا 50 ساڵیکەیە وا لێکیێوانە کە لە 2075 بەدواوە ئیدی زمانی پلاستیک نەمێنێ تەکنۆلۆژیای پیا بێ پێڵێن نانۆ کاربۆن خۆی پلاستیک چییە؟ بۆندی کاربۆنە یەی چەنەها کاربۆن لێکەی بۆندی کاربۆنەکەی بە پۆلیمەر چۆنە ئێمە مەسەن مادەیەک دروستکەین کە ئەم مادەیە لە کاربۆن بێ و پلاستیک نەبێ یا ئەم مادەیە خۆی پاکاتەوە مەسەن شوشەیەکی ئاوا خۆی پاکاتەوە لەو مادەیە بێ دوا ڕۆژ لەوانەیە بەکاری بێنێ بێجگەلەوە مەسەنە وڵات شارەوانیە ڕێنمایی دەرکا کە چۆن پلاستیک بەکارنێنرێ چۆن خۆتی لێ پارێزێ بەدیلی ئەم پلاستیکانە چییە لەبەرەوە لە ئاستی جیانە هەوڵێکی زۆر هەیە هەندێک وڵات یا سەرکەوتووە هەندێک وڵات یا سەر نەکەوتووە و شتێکیشی لەبیر بێ مەسەڵەن فرۆشتنی مادەی پلاستیکە جاران وڵاتانی دەوڵەمەند مادەی پلاستیکیانە فرۆش چاینا سین لێکڕی بەڵام ئێستا خۆشبەختانە سین نایکڕێ و سین خۆی یەکەم بەرهەمهێنەری پلاستیکە لە جیهانە بەڵام ڕۆژێگە بێ یاساکان ڕێ لەویش بگرێ لە وڵاتی خۆیان دەستکەن بە ڕیفۆرمێک زۆر باشە دەستەکانە خۆش بێت سپاس کەڵمان بووی ئەگەر کۆتا ڕێنمایت ماوە بۆ بینەرەکانمان و کوڕێنماییەکی بەڕێستان کە پسپۆڕن لە نەخۆشیە هەناویەکانە وەکو ئەو ڕێنمایانی کە کاریگەری ڕاستە و خۆی ئەبێ لەسەرەوەی کە زیانەکان کەم بکاتەوە فەرموویە بەسپەت مرۆڤوانێت تەمان توانین ناوەزانستەکەی بڵێ هۆمۆ ئێستا مرۆڤ هۆمۆدیۆز یا هۆمۆ فابریکەسە یعنی مەسرەفگەرایە ئێمە هەر یەکە لە ئێمە هەوڵ بە ئەو مەسرفە کەمتر بکاتەوانێت مەسەسا من بەلای ئاوێک ئاڕۆم خۆشە بە چنگ ئاوەکە بخۆموانێ خۆشە بە پەرداخێک بیخۆموانێ یعنی خۆشە بە نێم ئەرەکاکە چین بۆ سەیران بڕۆ ئاوی سەفەری بکڕە بۆچی هەموو جای ئاوی سەفەری بکڕە بۆ تەرمۆزەیەکی پێنەبێ ئاو لەگەڵ بێت لەبەرەوە هەرکەس لە خۆی دەست پێ بکە تەوان دەوڵەت بە ئەرکێوەسەر کێشەکە کەمترە بێتەوە دەستەکانە خۆش سپاس دەستە خۆش